ئەو شتانە زۆر جاریانکردە ئەو هەر ئەوە زۆر جار بەپێی سەرچاوە مێژوویەکان کاتی خۆی مستەفا بەرزانی وتوێتی ئەگەر ئەمریکا پشتگیری لە کورد بکات بۆ جیابوونەوەی لەو وڵاتانەی کوردیان بەسەردادا بەشکراوە ئەوە ڕازین بۆی کوردستان ببێتە 51مین ویلایەتی ئەمریکا. بەڵام لەو کاتەدا سیاسەتی ئەمریکا بە جۆرێک بوو کە ئەو جۆرە لێدوانانەی سەرکردەکانی کورد هیچ بایەخێکی لای ئەمریکیەکان نەبوو. کانونی دووەمی 1970 وودرۆ وێڵسنی سەرۆکی ئەو کاتەی ئەمریکا لە بەیاننامە چواردەخاڵیەکەیدا بۆ یەکەم جار پشتگیری مافی چارەنووسی کوردی لە چوارچێوەی ئیمپەراتۆریەتی عوسمانیدا کرد. بەڵام لەو سەردەمەدا بەهۆی ئەوەی ئەمریکا ڕۆڵێکی ئەوتۆیی لە سیاسەتی نێودەوڵەتیدا نەبوو، هیچ گرنگێکی بە بەیاننامەکەی سەرۆکی ئەمریکا نەدا. دوای جەنگی دووەمی جیهانی ڕۆڵی ئەمریکا لە سیاسەتی نێودەوڵەتیدا زیادی کرد. بەڵام بەوتەی مێژوونووسان کورد هیچ پێگەیەکی لە سیاسەتی ئەمریکادا نەبوو. ساڵی 1946 ئەمریکا پشتگیری لە شای ئێران کرد بۆ سەرکوتکردنی کوردەکان و ڕووخانی کۆماری کوردستان. لە شەستەکانی سەدەی ڕابردوودا و لە کاتی شۆڕشی ئەیلولدا مستەفا بەرزانی زۆر هەوڵیدا پەیوەندی بە ئەمریکا بکات. بەڵام ئەمریکا پێیوا بوو پرسی کورد لە عێراقدا پرسێکی ناوخۆیی ئەو وڵاتەیە و ئامادە نەبوو دەستێوەردان لەو پرسەدا بکە. تا ئەوەی لە ساڵی 1972دا حکوومەتی عێراق پەیمانی دۆستایەتی لەگەڵ یەکێتی سۆڤیەت واژۆ کرد و ئەمەش بۆ هۆی ئەوەی شای ئێران فشار بخاتە سەر ئەمریکا بۆ ئەوەی پشتگیری بزوتنەوەی کورد بکات لە دژی حکوومەتی عێراق. تەمووزی 1972 نوێنەرانی بزوتنەوەی کورد بۆ یەکەم جار بە شێوەیەکی تەواو نهێنی سەردانی ئەمریکایان کردو لەگەڵ بەرپرسانی CIA کۆبوونەوە. دوای ئەوە لە مانگی ئابی 1972 ئەمریکا پشتگیری سەربازی و مادی بزوتنەوەی کوردی دەست پێ کرد. هاوکاریەکانی ئەمریکا بۆ بزوتنەوەی کورد بڕی 16 ملیۆن دۆلار بوو تا کاتی ڕێکەوتنامەی جەزائیر بەردەوام بوو. لە ڕێکەوتنامەی جەزائیرەوە تا ڕاپەڕینەکەی 1991 ئەمریکا هیچ پەیوەندیەکی لەگەڵ کورددا نەما. لە شوبەتی 1991دا ئەمریکا داوای لە کورد و شیعە کرد دژی حکوومەتی عێراق ڕاپەڕن. شارەزایانی سیاسەتی ئەمریکا لەم بارەیەوە دەڵێن ئەو داواکاریەی ئەمریکا بە واتای گۆڕینی سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە کورد نەبوو، بەڵکو تەنها بۆ لاوازکردنی حکوومەتەکەی سەدام حوسێن بوو. دوای ڕاپەڕین ئەمریکا جارێکی دیکە کوردی پشتگوێ خست. بەڵام کۆڕەوەکەی 1991 و کاردانەوە جیهانیەکان بەرامبەر بە کۆڕە و ئەمریکای ناچار کرد پشتگیری لە کورد بکە. بەڵام ئەمەش دیسان بە واتای گۆڕینی سیاسەتی ئەمریکا بەرامبەر بە کورد نەبوو. شەڕی ناوخۆ لە هەرێمی کوردستان بۆ ئەمریکا بابەتێکی گرنگ نەبوو تا ئەوەی کە لە کۆتاییەکانی ئەو جەنگەدا ئەمریکا هەستی کرد هاوسەنگی هێز لە بەرژەوەندی ئێراندا گۆڕاوە بۆیە ناچار بوو دەستێوەردان بکە و لە ئەیلولی 1998 بەناو بژیوانی مادلین ئۆلبرایت وەزیری دەرەوەی ئەو کاتەی ئەمریکا ڕێکەوتنامەی واشنتۆن لە نێوان بەرزانی و تاڵەبانیدا واژۆ کرا و کۆتایی بە شەڕی ناوخۆ هێنرا. ساڵی 2003 قۆناغێکی نوێ لە پەیوەندیەکانی کورد و ئەمریکا دەستی پێکرد. کورد هاوکاری ئەمریکای کرد لە ڕووخانی حکوومەتی بەئاس. ئەو پەیوەندیانە لە سەردەمی جۆرج بوشدا گەیشتە ئەستێک کە کورد وەک هاوپەیمانی ئەمریکا سیر کرا. لەو سەردەمەدا بۆ یەکەم جار لە کۆشکی سپی پێشوازی لە سەرکردەکانی کورد کرا. بەڵام دوای هاتنی ئۆباما بە بۆچوونی چاودێران سیاسەتی ئەمریکا گۆڕا و زیاتر گرنگی بە بەغدادا تا ئەو کاتەی ئەمریکا گەیشتە ئەو بۆچوونەی نوری مالکی سەرۆک وەزیرانی عێراق کورد و سوننەی پەراوێز خستووە و هاوسەنگی هێزیش لە عێراقدا لە بەرژەوەندی ئێراندا شکاوەتەوە. لە ئێستاشدا کەرچی ئەمریکا جەخت لەوە دەکاتەوە کە پشتگیری لە عێراقێکی یەکگرتوو دەکات، بەڵام بەوتەی چاودێران لە ناو ناوەندەکانی دەسەڵاتی ئەمریکا ڕای جیاواز هەیە لەسەر ئەو سیاسەتەی ئەمریکا. پرۆژە بڕیارەکەی لیژنەی کاروباری سەربازی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا لەبارەی هاوکاری سەربازی کورد و سوننە بە بێگەڕانەوە بۆ بەغدا و هەڵوێستی هەندێک لە کاندیدەکانی سەرۆکایەتی ئەمریکا ئاماژەن بۆ جیاوازی بۆچوون لە ناو ناوەندەکانی دەسەڵاتی ئەمریکا لەبارەی کورد و داهاتووی عێراق. ئەوەی جێی سەرنجە لە مێژووی پەیوەندیەکانی کورد و ئەمریکادا زۆربەی ئەو پەیوەندیانە لە ڕێگەی پارتی دیموکراتی کوردستانەوە بووە.